tanks and artillery are digging in. And it looks as if Saddam means to keep them here. ئەمڕۆ 24 ساڵ بەسەر ڕووداوی داگیرکردنی هەولێری پایتەخت لەلایەن سوپای عێراق و لە چوارچێوەی پشتیوانی پارتی دیموکراتی کوردستان لە شەڕی ناوخۆدا دژبەیەکێتی نیشتیمانی تێدەپەڕێت. ڕووداوی سیوێکی ئابی ساڵی 1996 گۆڕانکاری گەورەی لە دەسەڵاتی هەرێمی کوردستاندا دروست کرد. بۆ هۆیەوەی پارتی هەژمونی خۆی بەسەر پایتەختی هەرێمی کوردستاندا بسەپێنێت و ببێتە خاوەنی نیوەی هەرێمی کوردستان دوای ئەوەی پێشتر تەنیا لە دووهۆک قەتیز درابوو. سیوێکی ئاب بەلای یەکێتی و بەشێک لە هێزە کوردیەکانەوە بە خیانەتێکی گەورە لە مێژووی خەباتی ڕزگاری خوازی گەلی کووردا دادەنرێت. بەڵام پارتیەکان شانازی بەو ڕۆژەوە دەکەن و پێیان وایە ڕۆژێکی پرشنگدارە لە مێژووی پارتەکەیاندا. ئەمڕۆ دوای 24 ساڵ لەو ڕۆژە میدیای فەرمی یەکێتی لۆگۆکانیان ڕەش کردووە بۆ ئیدانەکردنی ڕووداوی سیوێکی ئابوو هێنانی سوپای عێراق بۆ سەر هەولێری پایتەخت. لاهور شێخ جەنگی هاوسەرۆکی یەکێتی لە پەیامێکدا لەبارەی ئەو ڕۆژەوە دەڵێت لە یادی 24 ساڵەی کارەساتی سیوێکی ئابدا سەری ڕێز و نەوازش بۆ ئەو هەموو پێشمەرگە و کادر و هاوڵاتیانە دادەنەوێنین کە بەدەستی غەدر شەهید و بێسەر و شوێن کران. شێخ جەنگی بڕوای وایە سیوێکی ئاب لە مێژووی بزوتنەوەی کوردایەتیدا هەمیشە پەڵەیەکی نەگریسە و لەبیر ناکرێت. هەروەک ئارێز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی ڕایگەیاندووە پێویستە هەمیشە یادی ئەو ڕۆژە ڕەش و نەگریسە بکرێتەوە و لە خوێندنگاکانیش وەکو وانەیەکی پەند لێوەرگرتن بخوێندرێ نەک بۆ برین کولاندنەوە. ئەو سەرکردەی یەکێتی پێی وایە تا هەنووکەش نەک شوێنەواری ئەو کارەساتە نەسراوەتەوە بگرە هەلومەرج و ئامرازەکانیشی هێشتا هەڕەشە و مایەی نیگەرانیەکی گەورن. لە بەرامبەر ئەو بۆچوونانەدا و ناوبردنی سیوێکی ئاب بە خیانەت و ناپاکی مێژوویی بەرپرسانی پارتی زیاتر بێدەنگیان هەڵبژاردووە. بەڵام ئومێد خۆشنا و کادری پێشکەوتووی پارتی و سەرۆکی فراکسیۆنی ئەو حیزبە لە پەرلەمانی کوردستان لە وەڵامێکی کورددا نووسیوێتی خۆ ماندوو مەکەن، کورتی و کرمانجی هیچ ئەولاو ئەملای ناوێ. پارتیەکان شوێنکەوتوانی ڕێو ڕێبازی بارزانی لە 16 ئابی 1946ەوە تا ئەمڕۆ هەموو ڕۆژەکانی خەباتیان بە شانازی و پیرۆز دەزانن. ئومێد خۆشناو لەبارەی هێنانی سوپای عێراق بۆ گرتنی شاری هەولێر بە پارتیەکان دەڵێت ئەوان لە حیکمەتەکانی سەرۆک و سەرکردایەتی خۆیان دەگەن و تەواو. هەر سەبارەت بەو ڕووداوە هۆشیار عەبدوڵڵا پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق دەڵێت پارتی بە خیانەتی سیوێکی ئاب توانی باڵانسی هێز لە هەرێمدا بگۆڕێت. هەر شتێک هەیەی بەرەنجامی ئەو خیانەتەیە بە وتەی ئەو. دەژڵێت شانازی پارتی بە سیوێکی ئابووە بۆ ئەوەی لە خیانەتەوە بیکاتە دەستکەوت وەک شۆردنی خەڵوو زوایە تا ئاوی پێدا بکەی هەر ڕەشی و ڕەشاو دەداتەوە.